ئەم نەورۆزە نەورۆزی باکوور و ڕۆژئاوایە. خەڵکی ئەو دوو پارچەی کوردستان بە ڕۆحێکی نوێوە پێشوازی لەم نەورۆزە دەکەن. وا جەژنی نەورۆز هاتەوە. کورد لە ناوچەکە وەک میراتگری سەرەکی بۆنەی نیشتمانی نەورۆز، هاوشێوەی گەلانی دیکەی ڕۆژهەڵات، ئاهەنگ و زەماوەند بۆ ئەم بۆنە گرنگە دەگێڕن. بەڵام ئەم نەورۆزە بۆ کوردانی پارچەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان زۆر جیاوازە. ئەگەرچی ئەمساڵ ڕۆژهەڵاتی نیشتمان بە دروشمی خاکی پۆشان و مێزەر لەملان گروتینێکی دیکەیان بە نەورۆز بەخشیوە، دەیان هەزار کەسیش لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زەماوەند دەگەڕن و پەیامی سەرکەوتن و ئازادی بە گوێ ڕژێمی ئێراندا دەدەن. بەڵام باکوور و ڕۆژئاوای کوردستان بەهۆی دۆخی ئێستا و پێشهاتەکانی تورکیاوە چاوەڕوانی ڕاگررتنی شەڕ و کۆتایی هێنانی کوشتار و ناکۆکی. لە باکوور ئەم نەورۆزە بۆ خەڵک تام و چێژی خۆی هەیە. کوردانی باکوور بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ئەنجامی پەیامی ئاشتی ئۆجەلان و ئیمڕاڵیە. ئەگەر پرۆسەی ئاشتی بەدی بێت و ئەمجارە سەر بگرێت، ئەوە کورد خەونێکی لە مێژینەی دێتدی. بەوتەی ئۆجەلان ئاشت بوونەوەی کورد و تورک سەقامگیریەکی زۆر لە ناوچەکەدا دروست دەکات. کوردانی باکوور چاویان لەوەیە بە سەرگرتنی پرۆسەی ئاشتی دەیان هەزار بەندکرا و زیندانی سیاسی ئازاد بکرێن. چاوەڕوانن دەیان ڕێکخرا و حیزب و کۆمەڵی سیاسی و میدیای کورد دەست بە کار و چالاکیەکانی خۆیان بکەنەوە. هەمیشە نەورۆز بۆ کوردانی باکوور نەورۆزی خۆڕاگری و ئومێد بووە. نەورۆزی ئامەد بە ناوبانگە و وەک نەورۆزی کوردان سیر دەکرێت. هەمیشە نەورۆز بۆ کوردانی باکوور نەورۆزی خۆڕاگری و ئومێد بووە. نەورۆزی ئامەد بە ناوبانگە و وەک دڵی نەورۆزی کوردان سیر دەکرێت. بەشداری ملیۆنی خەڵک لە جەژنی نەورۆز لە باکوور ساڵانە چاوی زۆر کەس و وڵات بۆ خۆی ڕادەکێشێت. کورد لە قەڵا و پایتەختە دێرینەکەی کوردستانی گەورە هەموو ساڵێک پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و بەرنگاری دەگەێنێت بە گوێی هەموو جیهان. هاوکات لە ڕۆژئاوای کوردستانیش نەورۆزی ئەمساڵ جیاوازە. کوردانی قامیشلە و کۆبانێ و حەسەکە و ناوچەکانی دیکە دوای گۆڕانی دەسەڵاتی سووریا و هەڵاتنی ئەسەد لە هەموو کات زیاتر چاویان پڕ ئومێدە. ئەم نەورۆزە بۆ ڕۆژئاوا نەورۆزی دەربازبوونی یەکجاریە لە جەور و ستەمی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی سووریا. هەرچەندە هێشتا مەترسیەکان نەڕەوینەتەوە، بەڵام کوردانی ڕۆژئاوا ئیتر نایەنەوێت بگەڕێنەوە دواوە و پێش هەمووانیش پەیامی ئاشتیان بەرز کردوتەوە. هەر بۆیە ئەم نەورۆزە نەورۆزی باکوور و ڕۆژئاوای کوردستانە و هەردووکیان مەشغەڵی ئاگرەکە بە گروتین و ئومێدێکی زۆری ئاشتی و سەرکەوتنەوە هەڵدەگرن.